ئەمڕۆ ڕۆژی جیهانی دڵخۆشیە بازە دڵخۆشی دەکەی با بزانین تاک ئەگەر ئەمە بازە تاکی کورتکەین تاکی کورت چۆن دڵخۆش بێت فاکتەرەکان چین لە هەمان کاتدا دەکرێت تا چەند ئەم دڵخۆشیە کاریگەری لەسەر دەرونی تاک لەسەر کار و چالاکی تاکەکە بێت بێگومان من گفتگوی زیاتری ئەم بابەت دەکەم وەرزەکاری زیاتر بۆ ئێوە دەگوازمەوە کە کاک سەنگەر حەمید توێژەری کۆمەڵاتی بەشێکی ڕاستەخۆ لە کەلارۆ لەگەڵمانە سڵاو لەبێ ئەم کاتۆ باش سپاس بۆی کە لە تەوەری یەکەم لەگەڵ ئێمەدا بەشداری لەسەر تا ئەمێ بزانم کە بازە دڵخۆشی دەکەین کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی دڵخۆشیە پەیوەست دەکەن با چەند فاکتەرکی کۆمەڵاتیەوە ئەمێ بزانم ئەم فاکتەرانە چین کە ڕاستەخۆ کۆنتاکتی هەیە لەگەڵ دڵخۆشیدا. سڵاو بۆ ئێوە بیانی ئێوەش باش هیوام وایە هەموو ڕۆژێکی ئێمە ڕۆژی دڵخۆشی و گەشتبینی و خۆشبەختی بیان. سپاس بۆ تەوەرەکەتان دیارە ئەو کۆی کە ئامارانەی کە خۆشتان ئاماژتان پێدا کۆمەڵی وڵات هەستمان کرد کە ئەم وڵاتانە ڕێژەی دڵخۆشیان لە ئاستێکی زۆر زۆر بەرزایە جیاواز لە هەندێک وڵاتی دیکە دیارە ئەمەش کۆمەڵی فاکتەر وای کردو ئەم وڵاتانە کە جیاواز بن لە وڵاتەکانی دیکە بێگومان ئێمە بە کورسان بە نمونەیەک دابنین دیارە لە ئێستاە کۆمەڵی وەکار هەن کە پاڵنەری سەرەکین لە ئاراستەکردنی تاکەکان و خودی کۆمەڵکاش بۆ ئەوی کە ئایا تا چەند دڵخۆشن تا چەند ئاسوودەن تا چەند بەختەوەرن خۆی ئەگەر پێناسەیەکی دڵخۆشی بکەنەوەی کە مرۆڤ لە بە شێوەیەکی گشتی بە بەختەوەری پێناساکرێەوە لە ژیانی خۆیان ئاسوودەیە مەسەرەن مرتاحە بە کۆمەڵێشت لە کاتێکی دیاریکە بە ئارامی ئەمێنێتەوە ئەمانە کۆمەڵێکن کە ئەکرێ پاڵنەڕن بۆ خۆشبەختی بە شێوەیەکی گشتی ئێمە کۆمەڵێەوە کار هەن و بەشێکیان کۆمەڵایەتین بەشێکیان سیاسین بەشێکیان ئابوورین بێگومان ئەم فاکتەرانە کە سێ فاکتەری سەرەکین کە کاریگەری گەوریان هەیە لەسەر تاکەکانی کۆمەلگا بۆ ئەوەی کە ئەم کەسە دڵخۆش بێ بەختەوەر بێ ئاسوودە بێ. ئێمە ئەگەر تەماشاکەن ئێستا تۆ لە کورسانە مەسەرەن لە دامەرزگاکانی حکوومەت دەست پێ بکە بچۆ بازار بچۆ شوێنە گشتیەکان بەداخەوە ئەوەی کە ئەبینین و زۆرێک لە تاکەکان کە لەگەڵانە قساکەی لە ڕووی دەرونیوە هەموویان گلی و ناڕەزایەتیان هەیە لەوەی کە دڵخۆش نین بەختەوەر نین ناتوانن ینی ئەو ژینگەی کە ئەویانەیانوێ مەسەن بە شێوەیەکی دڵخۆشی تیا بمێنەوە نین هەروکوت ئەمە دیارە ئەو فاکتەرانەی کە باسم کرد بێگومان کاریگەریان هەیە لەسەر تاکەکانی کۆمەڵگا و بۆ نمونەکە ئەگەر ئێمە ئەو وڵاتانی کە بەراورد کرا مەسەن کۆمەڵی وڵاتن سەرەکەی ئاستی تاکەکانی کۆمەلگا لەوێ لە ئاستێکی زۆر باڵان بۆ خۆشبەختی و بەختەوەری بێگومان ئەو فاکتەرانەیان تیا ڕەخساوە مەسەن کابرا لە لایەنی ئابووری و هیچ گرفتێکی نییە. ئێستا بۆ با چینێکی دیاریکراوە کە مامۆستایە تەماشاکە کە ئێستا مەسەن بۆ نزیکەی 55 ڕۆژ 56 ڕۆژ بەسەر تێپەڕبوونی کاتی دیاریکراو لە وەرگرتنی موچا تێپەڕیوە سەیرەکەی ئەم مامۆسایە ناتوانێت بەڕاستی ینی هەم مەسەن لە ماڵ و مناڵی هەیە مەسەن لە دوایە پێویستەکانی ژیانی هەیە مەسەن کۆمەڵی داواکایی لەسەر ئەمانە کۆمەڵێک بۆ کاروانی کردووە کە تاکانی کۆمەلگا بەڕاستی بە شێوەیەکی گشتی ببنە قوربانی کۆمەڵێک فاکتەر کە ئەوکو وتم هەم کۆمەڵایەتی و هەم ئابووری و هەم سیاسیە وا بکەن ئەم تاکانە دڵخۆش نەبنکە. بەڵێ کاک سەنگەر دەکرێت بڵێن دڵخۆشی ئەبێ بە دوایدا بگەڕێیت بیدۆزیتەوە یاخود شتی زۆر سادە هەیە سمپڵ هەیە تاکەکان ئەتوانن وای لێ بکەن خۆیان دڵخۆش بکەن لەسەر هەشتێکی سادە بێت دڵخۆشیەکە چۆن تاکێک بتوانێت پێی بکات. بەڵێ بێگومان ینی هەرو کوتم دڵخۆشی بەشێکی پەیوەندی بە ژینگەکە بەشێکی پەیوەندی بە تاکەکان خۆیانەوە بەڵێ مرۆڤ ئەتوانێت بۆ نمونە هەروکوتم کەشێکی ئارام و دروستکردنی کەشێکی ئارام ژینگەیەکی لەبار و لەم ژینگەیە ئەتوانێت مرۆڤەکان تا ماوەیەک دڵخۆشی خۆیان تیا بنەوە مەسەن چۆن ینی وەکو گوتم
کۆمەڵێک مەسەن لە دوایە ئەو فاکتەرانش گشتی ئەوانی کە ئەو کەسی کە ئەتوان ئەوێ خۆی مەسەن لەو ژینگایە کە خۆی بمێنێتەوە کە دڵخۆش بێ مەسەن بەختەوەر بێ لە دوایە پەیوەندی هەیە بە کۆمەڵشتەوە بڵێ مرۆڤەکان ئەتوان بۆنە ینی هاوڕێی باش مەسەرەن گەشتکردن بۆ سروشتێکی جیاواز تێکەڵبوون بە کەسانێکی دیکە وەکوتم ئەگەر باسی خۆشببختیوان کرد ئەوەی وتم بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە مرۆڤەکان لە کەشێکی ئارام وە ئاساییدا بۆ ماوەیەک دیاریکە خۆیان ببینەوە کەواتە ئەتوان بڵێ بەڵام لەوانەیە ئەمە کاتی بێ بۆ نمونە ئەگەر ئێمە ئێستا کە وەکو تاکەکانی کۆمەلگای کوردی تەماشاکەین کۆ کۆمەلگای کوردی بۆچی مرۆڤەکانی سیرەکەی خۆشبەخت نین ئاسوودە نین بەسەلەن بە تێک ڕا هەمویان نیگەرانیان هەیە و بەشێکی پەیوەندی بەو ژینگەوە هەیە لە دوایە یعنی مرۆڤێک بەتەنیا ئەوە بۆ ماوەیەک دیاریکراوە توانی چەند خۆڵێکێک خۆی دڵخۆشکا سیرەکەی بەرامبەرەکەی دڵخۆشکە لە دوایە ناتوانێت ئەمە بەردەوام پێ بدا چونکە هەروکوتم کۆمەڵێک فاکتەر و کۆمەڵی هۆکار کاریگەریان هەیە بۆیە هەموو شتەکان پەیوەندیان بە یەکترەوەیە مرۆڤەکان ئەگەر بۆ ماوەیەکی کاتی وەتوانی خۆی و دەوروبەرەکەی خۆشکا بەڵام ئەمە بەردەوامی نابێ یعنی ئەوەی کە هەیە تێکڕا ژینگەکە و کۆمەڵی هۆکار و ئەمانە ئەتوان مرۆڤەکان بە تێکرا دڵخۆشکەن ئێستا بەداخەوە کۆمەلگای کوردی وای پێاتوە لە تاک بەتاکی ئەم کۆمەلگایە لە هەر کەسێکە پرسی سیرەکەی ئاسودە نییە بەختەوەر نییە دڵخۆش نییە و لە دوایشان ئەمانە ئەگەر ینی ئەم تاکانە نهەقان مەگرە چونکە وەکوتم بێگومان ئەو هۆکارانە هەن و ئەکەن ئەم مرۆڤانە نەتوانن بەڕاستی ئەوەندەی کە بۆ خۆشیان و بۆ دەوروبەرەکەشیان کە هەڵدەن هەم خۆیان دڵخۆشکەن هەم دەوروبەرەکەشیان دڵخۆشکەن نەتوان ئەمانە بێگومان کۆمەڵی هۆکار هەن ئەو کانش کە باسمان کرد. بەڵێ تۆ لە قسەکانتە کاک سەنگەر ئاماژەت بە دڵخۆشی کاتی کرد. واتە تۆ دیارەکەت بۆ بێت یاخود گفتوگویەک ئەنجام بدەیت ئەمانە دڵخۆش بکات دەکرێت بڵین ئەمانە چێتە قەڵبی دڵخۆشی کاتی و دوایەوە هیتۆ سەر ئەو گرفتە یاخود ئەو خامباری پێش ئەنجامدانی ئەم کار یاخود وەرگرتنی دیارێکە هەتا یاخود دەتوانێت ئەم گفتوگۆ ئەنجامدانی ئەمە وەرگرتنی دیارە وا لێ بکات بە تەواوەتی دڵخۆش بیت کاتەم دەکرێت هەر کاتێک بێت مرۆڤ گاتە قوڵایی دڵخۆش بوون. بێگومان ئەوەی کە باست کرد ینی خۆ زۆر ڕاستە ینی ئێستا بۆ نەک مرۆڤێک کارێکی بەخشین ئەنجامەدا بۆ نە دیار ئەم کارە بەخشینە گەێنتە حدێکی زۆر دڵخۆش بوون ینی کۆمەڵی خۆ فاکتەری تایبەتن کابرا دیارێکی بۆ دێ بێگومان ینی ئەو دیارێ دڵخۆشیەکە ینی کۆمەڵی هۆکار هەن ینی کۆمەڵی بابەتی تر هەن ئەکرێ مرۆڤەکان دڵخۆشکە مرۆڤەکان مەسەرەن لە کاتێکی دیاریکراوی شادومانی هەبی هەڵنەوە ئەو کاتانە مەسەن ئەکرێ کاتی تایبەتی مرۆڤەکان بن بە کاتی تایبەتی مرۆڤەکان دەعالێت ینی بۆ وەکو باسم کرد ینی ئەمانش کۆمەڵشتی کاتین بڵێ بێگومان کۆمەڵشتی کاتین ئێستا بۆ ئەگەر من بمەوێت ئەمڕۆ نەورۆزە ینی تەماشا ئەکەین کە نەورۆز جەژنێکی نەتەوەی کووردە و ئەم ڕۆژە بێگومان لای زۆرێک لە تاکانی کورد جیاواز سەیرەکرێ و کۆمەڵە بۆنەی جیاوازی تێدا ئەنجام ئەدرێ بێگومان ئەم ڕۆژە خۆ شتێکی کاتیە مەسەن لە ساڵی جارێکا دووبارە بێت بێگومان ینی ئەمە کۆمەڵی مرۆڤی تیا دڵخۆشە بێ ئەو هەندێک شتی تایبەت هەن من ئەگەر باسی ڕۆژی خۆشبەختی بە تێکڕا باسەکەم ینی نەک ڕۆژێک یا دوو ڕۆژ یا سێ ڕۆژ چونکە ئێستا کە ئەمڕۆ ڕۆژی دڵخۆشی و خۆشبەختیە مەسەلەن ینی لەوانەیە بۆ منێکی کورد جیاواز بێت لە تاکێکی دیکە لە وڵاتێکە سەیرەکەی کۆمەڵێک یاسان هەر دیاری کرداوە یا کۆمەڵێ بنەمایان داناوە یعنی بۆ ئەوی کە مرۆڤەکان بە تێکرا دڵخۆش بن زۆربەی ڕۆژەکانیان بە دڵخۆشی ببەنە سەر لە زۆربەی ڕۆژەکانە جیا ینی لەوەی کە لەوانەیە ئەوانش کۆمەڵی تایبەتمەندیان هەیە کە لەو ڕۆژەیە
مەسەن هەیە مەسەن دیاری بۆ دێ مەسەن بۆ نمونە کۆمەڵی کاری جیاواز ئەنجامەدا بەڵام بە تێک ڕاباسی ئەوەکەم ئایا خۆشببختی لە نێوان تاکەکانی کورد و کۆمەلگای کوردی و لەگەڵ تاکەکانی دیکەی هەندێک وڵاتە جیاوازە بێگومان جیاوازە ئەو باسم کرد ئەو فاکتەرانە هەن و منەکرد باسی ئەو بکەم ئەوە جیاوازە کابرا بۆ نمونە ئەچێتە ناو مەجلیسی ناو کۆڕ و کۆبنەوەیەکە و کۆمەڵی حکایەتی تایبەت ئەڕاتە سەیرانگایەک مەسەن کۆمەڵێک بابەتی دیکەی تەرفیعی باس دەکرێ بۆ نمونە سەردانی شوێنێکی دیکاکە بۆ کۆمەڵی باس و حکایەت دەکەن ئەمانە ئەبنە دڵخۆشی ئینسانەکە بەڵام کاتین بە تێکڕا ئێستا تۆ تەماشاکە ئێمە ینی هەروکوتم ئەوەی کە هەیە ئەو کارانی کە هەن لە کوردستانە ژینگە بێ مەسەن کۆمەڵایەتی بێ ئابووری بێ سیاسی ئەمانە بوونەتەوە کاری خۆشببختی دڵخۆشی ئینسانەکە نەبێ گومان هەر تاکی کۆمەلگا بگرن نیگەران لەوەی کە ینی ناتوانێت دڵخۆش بێ ناتوانێت ئاسوودە بێ لێراوە ڕێگایەک مەسەن ئەوێ ڕێگایکی خۆشببختی لە خۆی بکاتەوە تەماشاکە لەوێ ڕێگایکی دیکەی تیا تاکری هەموو ڕۆژێک بەزمی سیاسیە هەموو ڕۆژێک بەزمی ئابووری هەیە کابرا بە ینی بێکارە ینی سیرەکەی تەماشاکە بە تایبەتی دۆخێکە کە ئێستا ینی تەنانەت خەڵکانێک هەن ناتوانن بە شتێکی ئاسایی ژیانیان بگەن کەنانێک پەیدا بکەن کاریگەری لەسەر گەشەپێدانی تاک خودی تاک خۆی دەبێت بێگومان ئەرەوڵەها ئەو خاڵانەکە لە کۆمەڵێ فاکتەر هەن ئەبنە هۆی پێشخستنی تاکەکانی کۆمەلگاوە لە دوایە ئاراستەیەکرد ئەم تاکەی کۆمەلگا چۆن بێ چۆن نەبێ دڵخۆش بێ غەمبین بێ مەسەلەن بێتاقەت بێ بێگومان کاریگەری هەن کاریگەری گەورەشیانێ نەک کاریگەری لاوەکی ئەو ئێستا هەرەکو باسم کرد کابرا ینی لە ماڵەوە دانیشتای کە هیچ ئیشوکارێکی نییە و لە خانی کریایە بۆ نمونە کۆمەڵێ مناڵی لەسەر ئایا ئەم تاکە ئەکرێ بم تاکە چۆن بتوانێت لەم ڕۆژەیە کە ڕۆژی خۆشببختیە و خۆی وا پیشانتاکە تاکی دڵخۆشە ناتوانێت بۆ نهرەکو باسم کرد کە فەرمانبەرێکە لە دوایە 50 ڕۆژدارێ 6 ڕۆژدارە موچەیەکی ئەم تاکەت ئەم فەرمانبەرە چۆن بتوانێت یعنی من باسی هەرەکو باسی خۆشببختیمان کرد جیاوازیمان کرد لە نێوان کۆمەلگای کوردی کۆمەلگەکانی دیکە بێگومان ئەگەر بەتێک ڕاستی دیکەن تاکی کوردی بەڕاستی تاکێکە ئێستا لە ڕووی دەرونیەوە تاکێکە ئەوەی کە پێی ئەوتری خۆشببختی نیەتی ئەگەر بێتی بەڕێژەیەکە لە 100 1 و 2 تێپەڕ ناکە ئایا لە کۆمەڵ ئەمە ئەکرێتە پێوەبووی تاکانی کۆمەلگا خۆشببخت نە ینی خۆ کۆمەڵێ بنەما هەن کە مرۆڤەکان ئەکرێتیا بۆ خۆیان خۆشببخت و ئاسوودە بن من هەرچی بکەم هەکوتم خۆشببختی ینی بماتای بەختەوەری دیە ئەو تاکە بۆ ماوەیەک لە کەشێکی ئاست و ئارامە خۆی ببینێتەوە ینی سیرەکەی ئەم کەشە ئارام و ئاسوودە لای خۆمان بەداخەوە زۆر کەمە هەربوونی نییە زۆر جار و هەرچەنە مرۆڤ بتوانێت هەنگاوی بۆ بنێت و بچێتە ناو ئەو ژینگەوە کە ژینگەیەکی دڵخۆش و ئاسوودە بێ ئەگەر تەماشاکەن ئێستا ئەگەر زۆرێک لەو هاوسەرانەی کە پرۆسەی هاوسەرگیریان پێکێناوە سەرەکەی ڕێژەی جابوونەوە ئەمانە ینی زۆرە ینی ئەمە ئەگەر کە کابرا ئەگەر ژن و پیاوێک کە خۆشببختی و خۆشەویستی کۆمەڵێک بنەما ئەیان بەسێت بێکەوە کە ژیانێک پەرە پێ بتن بەڵام لە دوایە کە ئەمیان نەبێ سەرەکەی ئەو ڕێژە زۆری جابوونەوە ڕۆدا بێگومان ینی ئەمە کرد کۆمەڵێک بەشێک هاوڵاتیان بە تەواوەتی خۆشببختی یاخود دڵخۆشی ئەبەستنەوە بە مادی بە بڕێک پارە دەکرێت بڵێن ئەمانە دڵخۆشی بۆ تاک ئەهێنێت یاخود دەچێتە قەڵبی دڵخۆشی کاتیەوە دەکرێت کاتژمێرێک دوو کاتژمێر دڵخۆش بێ دوایەوەی تۆ سەر ڕیتمەکەی جاران دەکرێت ئەمانە دڵخۆشی نەبن کە زۆر کات یاخود بەشێک لە هاوڵاتیان بیر لەوە دەکەنەوە کە ئەمانە دەکرێت دڵخۆشی بێنن بەڵێ بێگومان ئەوەی کە باست کرد لایەنی مادی پرۆسەیەکی گرنگی دڵخۆشی تاکەکانی کۆمەلگایە و بەشێک لە ئەو گرفتانی کە ئێستا هەن بە تایبەتی کە تەماشاکەین لە کوردستانە کە گرفتی ئابووری گەوران و کاریگەری گەورەشیان لەسەر تاکەکانی کۆمەلگا کەسەکانی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی دروست کردۆ بڵێ بێگومان کە هەرەکو باسم کرد کابرا خاوەن ماڵ و مناڵە لە دۆخێکی سەختی دارایە ئەژێت ینی نەئەتوانێت ممارەسەی شتەمادەکانی ژیانی خۆی بکەنە ئەتوانێت پێداویستەکانی خۆی پڕ بکاتەوە لەو ڕێگایەوە هیچ داهاتێکی بەدەست نییە بێگومان ئەمە کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە ئایا مرۆڤەکە دڵخۆش بێ یاخۆت بەختەوەر بێت چونکە هەروکوتم من باسی سێ فاکتەری زۆر گەورەم کرد یەکەمیان کۆمەڵایەتیە
و دوێمان ئابووریە سێمان سیاسیە خۆ ئەم فاکتەرانەکە بەشێک ئەوەی کە باسم کرد ئابووری بەڵێ بێگومان کاریگەری گرنگی هەیە لەسەر دڵخۆشکردنی تاکەکانی کۆمەلگا و خودی کۆمەلگا و چونکە هەرکوتم ئێستا ئەگەر تەماشاکەین ئەو ڕێژە زۆرە قەیرانەدارایی کە لە کورسانە هەن بێگومان ئەمانە وای لە تاکەکان کردووە کە سیرەکەی کابرا دەست ئەبا بە کوردێکی دەست ئەبا بۆ هەرچی نییە ئایا ئەم تاکە ئەوێ دڵخۆش بێ لەم کۆمەلگایە بێگومان کە تەماشاکە مناڵەکەی داواکاری هەیە و هیچی پێ ناکرێت ئەکرێ ئەم تاکە دڵخۆش بێت بێگومان ناکرێت ڕۆژی خۆشبەختی ینی کۆمەڵی پێوەری هەیە کۆمەڵی بنەمای هەیە ئەم بنەمانە کە لە دوایە هۆکار و پاڵنەرن بۆ ئەوەی کە ئەو تاکانەی کە لە کۆمەلگایە هەن کە دڵخۆش و بەختەور بن لای خۆمان زۆر کەمە هەروکوتم ناکرێت کابرا بۆ ئەڕاتە ناو مەجلیسێکەوە کۆ کۆمەڵی قسەی و حکایەتی خۆشی بۆ کرێت لەو کاتیا دڵخۆشە بەڵام دڵخۆشی کاتیە ئێمە ینی ئەگەر ئێستا زۆربەی کە ئەو داواکارانەی کە هەن کە ئەو تاکەکانی کەسەکانی کۆمەلگای خۆمان ئەیانەوێ کۆمەڵی داواکاران هەیە لەوەی بۆی کە دڵخۆش بن بۆی ئاسودە بن کابرا ئەگەر ینی سیرەکە لە ژیانێکی ناڕەزا مەسەن لە ژیانێکی دۆخێکی ناخۆشە ئاژێەوە هەنگا ئەنێ بۆ ئەوی لە دۆخە دەرچێەوە ڕزگاری بێ ینی ئامانجەوەی دڵخۆش بێ ینی بێگومان لایانی مادی بەشی گرنگی پرۆسەکەیە کە ئەو مرۆڤ دڵخۆش بێ. بەڵێ زۆر سپاس بۆ کاک سەنگەر حەمید توێژەری کۆمەڵایەتی بەشێکی ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادە بوونت. سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ. سپاس بۆ تۆش. ئەنەگەڵ سپاس بۆ تو بۆ کاک سەنگەریش میوانەکەت ئەجیاوازە تۆریەکەم تۆڕی پامنەرانمان ئامادەی دەستپێکیش ئومێد چۆمانی لە هەولێرەوە لەگەڵ